ئازیزان زۆر بە کورتی و بە سادەی ئەوەی کە ئاگامان لێتی عەقڵمان پێی ئەشکێ بیری لێکەینەوە و ترکیزمان لایەتی زۆر بە سادەی ئەمە دنیای شعور و ئاگاییە. ئەوەی کە لە ناخمان خەزم بووە و ئێمە لا ئیرادی ڕەفتاری پێ ئەکەین، لا ئیرادی تەئسیرمان لێ ئەکا بە بێ عەقڵی بیرکردنەوەی خۆمان، ئەمە پێڵێن لا شعور. بۆ نموون من پرسیارێکی لێ ئەکەم و تۆ بیرەکەیتەوە جواب مەیتەوە، ئەمە شعورە، بەڵام ئەڵێم ئەرێوە تۆ بۆ لە خۆ تۆ ڕقی لە یابراخە؟ ئەڵێ وەڵی نازام حەل لە خۆم وەی بین تەبیعەت لە کاتێکە خۆ هەزاران نەفەر حەزیان لێت. ئەڵێ مەسەلەن ئەی سەر و پێ یەکێک ئەڵێ وەڵام من حەزم لێ چێڵە، ئەمە چۆن؟ ئەمە لە لا شعور تا وا خەزم بۆ. ئەڵێ بۆچی لە خۆ تۆ ڕقی لە فڵان کەسە؟ ئەڵێ وەڵی نازام حەل لە خۆی ئەی بینم دڵم داگیرێ. ها لە خۆیۆ لە خۆی یعنی چۆن؟ یعنی لە لا شعور تا ئەم شتە خەزم. هیپنۆتیزم چییە؟ هیپنۆتیزم ڕێگایەکە بۆی ئێمە بتوانین پەیامەکانمان بگەێنینە ئەو لا شعورەی کە لە دەستمان دەرچوو کەسایەتی ئێمەش ئەوەیە. کابرا بۆ نمونە هەر لە خۆیۆ ڕقی لەمە ئەمی خۆشەوێ، حەزی لەمە، حەزی بەو نییە، لە خۆیۆ بەبێ هیچ مەسەلەن عادەت وایە مەسەلەن مۆبایلەکەی لێسەنە ئیتر خۆی گرتۆ پێوەی تر نازانێت چی بکە ئاواکە لە خۆی وەڵی شتێکی ون کرد. ئەمە چییە؟ ئەمە لا شعوری ئەم شتانی هەموو ڕێخ بۆ ڕێخستووە. کەوا ئەی هیپنۆتیزم چییە؟ هیپنۆتیزم ڕێگایەکە ئێمە ئەتوانین پەیام بگەێنینەوە ئەو لا شعورە. بۆ نمونە تۆ عادەتێکی خراپە گرتووە، ئەگەر هیپنۆتیزم بزانی ئاسانتر دەتوانین تەرکیبی. بۆ نمونە تۆ لە ناختەوە وا ئەزانی زاکیرە و خراپە، وا ئەزانی تەرکیزی خراپە، لە ناختەوە مەسەلەن هەست بە لاوازی کەسایەتی خۆتەکی. ئەمە گەر هیپنۆتیزم بزانی ئەتوانی بچی دەستکاری ئەم شتانە بکەیت و شتەکان چاکیتەوە. کەواتە هیپنۆتیزم زانین ڕێگایەکە ئێمە ئەتوانین کاریگەریکی باش لەسەر لا شعورمان دروستکەین، کەسایەتی خۆمان بەهێزکەین، عادەتە خراپەکانمان تەرکەین، کۆنتڕۆڵی جەستەمان بکەین، کۆنتڕۆڵی لایەنی دەرونیمان بکەین، دەرون زیاتر خۆمان بناسین و زۆر شتی تر لە هیپنۆتیزما هەیە. بەڵام ئەبێت تۆ بە شێوکی علمی بیخوێنی، منیش بە شێوکی علمی و ڕێکپێ کۆرسێکم لەسەر دوتوێتەوە. سپاس بۆ خوا تا ئێستا کەس هیچ ڕەخنەیەکی لێی نییە و خەڵکێکیش ئاگاداریان کردوون کە توانیویانە ئیسفادەی لێ بکەن لە ژیانی خۆیان. هەیانە تەرکیز و یادگی بە هیپنۆتیزم باشتر کردو، هەیانە ئەسڵەن حەساسیەتی هەبوو بەڕێزان. نەفەر هەبوو ئەیوت 5 ساڵ حەساسیەتم هەبووە، دنیای دکتۆرم کردووە کە لای من فێری هیپنۆتیزم بوو، تی بە ماوەیەکی کەم چارەسەرم کردو، ئێستا حەساسیەتەکەم نەماوە. یعنی تەنانەت ئەتوانی ئەو نەخۆشی و شتانی کە دەرونی جەستەین سایکۆسۆماتیکن ئەتوانی بە هیپنۆتیزم چارەسەری. بەڵام هیپنۆتیزم شتێکی سحری نییە بڵێ دارعەسایەکی سحری و بی لە هەر شتێک گۆڕێ بە دڵی خۆت. هیپنۆتیزم ئەمێنێتەوە سەرەوەی تۆ چەندێک تەرکیزی لەسەرەکەی، چەندێک بەکاری هێنی، چەندێک لی تێگەشتووی، چەندێک ئەتوانی خۆت بخەوێنی هەتاوەکو گۆڕانکاریەکان دروستە بێ. ئێستا هیوا هەیە عادەتێکی خراپی ئەم عادەتە خراپە لەوە چە پێویستکە 5-6 جار خۆی بخەوێنێ بە هیپنۆتیزم تا تەرکیکە کەچی تاقەتی نییە جارێکە دوو جارێکە. ئیتر وەکو داو دەرمان وایە تۆ ئەم دەرمانە ئەبێ ڕێکپێک جورعەکانی بەکاربێنی تا کۆتایی. نەخۆشی وا هەیە حەبەکانی و دەرزیەکانی زۆرە، نەخۆشی وایە حەبی دەرزیەکانی کەمە. هیپنۆتیزم ئەمەیە دووسێ ڤیدیۆژەیە لەسەر هیپنۆتیزم، هەر ئەو کۆرسەش زۆرە سەری ڤیدیۆی تایە شەرحم کردووە. خراپ نییە ئاشناییەکتان هەبێت لەگەڵ هیپنۆتیزم، چونکە من خۆم ئەتوانم بڵێم هیپنۆتیزم خۆمی پێناساندم، هیپنۆتیزم بوو بە ئامێرێک توانیم دەستکاری کەسایەتی خۆم بکەم. ئەو کەسایەتێکی شەرمنم هەبوو، شەرمن بووم، مەسەلەن زاکیرەم خراپ بوو، تەرکیزم خراپ بوو، بیرکردنەوەکانم باش نەبوون، عادەتی خراپم هەبوو، یعنی شەرمنی زۆر خراپ بوو لە منە. من بە هیپنۆتیزم توانیم کەسایەتی خۆم بەهێز بکەم،
وەسپاس بۆ خی گەورە کە لە دویم تۆستا ئاشنا بووم بە هیپنۆتیزم فێر بووم، بەڵام نەمەزانی ئەو کاتانە چۆن بەکاری بێن، لە ساڵانی دواترا فێر بووم کە چۆن بەکاری بێن.